ئەبێ لە هاوین بە تەنکەر ئاوا بکڕین. کەمی ئاوای لێمان کردە زۆر ڕاستی بێتاقەت بووینە. نزیکەی 50 دوکانی لەمێ بە هاوین ئاوماکەمە لە هەفتەی کەڕەتێ یان دوو کەڕەتی ئەوی ماوەی نیم سەعاتە ئەبێ لە هاوین بە تەنکەر ئاوا بکڕین. ڕۆیشتینە هەر کێشەکەمان حەل ناکەن ئاوکەمە و هەراوەیە شتێ بوومان ناکەن. تێت ئاومان تێ نەک نایەت بەستە هەفتەی کەڕەتێت تێ دوو کەڕەت ئەوەیە. داواکاریمانەوەی ئاومان بۆ دابین بکەن هاوینە و پێویستمە بە ئاوە. وڵی تقریبان هەفتەی جارێ ئاومان تێ چارێکە 20 دقا بێمە بە تەنکەر ئاوەکرین. تەنکەری 20,000 جار وایە لە هەفتەکەی دووجار تەنکەری ئاوەکرین. داواکاری لە حکوومەت ئاوەکەمان بۆ خاستکەن هاوینە پێویستیمان پێێتی. کەمی ئاوای لێمان کردە زۆر ڕاستی بێتاقەت بووینە. داواکاری لە حکوومەت ئەم کێشەمان بۆ چارەسەرکەن مەمنونیانبی. هەفتەی جارێک چارێکی 20 دقە دێ نابێنێ. هەروەڵا زۆر بێتاقەتی کردی. 2 ساڵ بۆ 3 ساڵە شێرم کێشەمانەیە تا ئێستا چارەسەریان نەکردە. چوینەتە دایرەی ئاو ئینمان کردە. اشتراکمان کردە سەعاتمان بەساوە وتیانە بۆتان چارەسەر تا ئێستا چارەسەر نەکرێەوە. هیوادارم ئاورێکمان لێ بدەن.